سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشتنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی پێنجشەممە سەرتا سەردێڕی چەند هەواڵ. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکیەکی مەدەنی لە مەریوان، ئازاری خەڵک لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە پیرانشار، ئازادی سامان یاسین بە وەسیقەی قورس لە زیندان، چوونی هەزاران ئاواری لوبنانی بۆ ڕۆژاوای کوردستان، دەستبەسەرکردنی چوار چالاکی سیاسی لە باکووری کوردستان، ناڕەزایەتی کرێکارانی شەغڵ لە کارخانەی سیمانی دووڕوود، کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی ئازاد لە ئیسفەهان و سێبەری شەڕ بەسەر ئێران و داڕمانی ئابووری وڵات. درێژەی هەواڵەکان سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکیەکی مەدەنی لە مەریوان. عادڵ پیرۆزی چالاکی مەدەنی خەڵکی گوندی سەردۆشی مەریوان لەلایەن دادگای ئینقلابیە و شارەوە بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا. ڕۆژی دووشەممە 29 خەزەڵەوەری ساڵی 1402 عادڵ پیرۆزی پاش بانکێش بۆ ئیدارەی ئیتلاعات دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کرا. ئەو چالاکیە مەدەنیە لە مانگی بەفرانباری ئەمساڵ بەدانانی وەسیقە لە زیندان ئازاد و پاش ماوەیەک دادگایی کرا. ڕۆژی چوارشەممە 2 خەزەڵەوەری 1403 عادڵ پیرۆزی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا. شایانی باسەکە ئەو هاوڵاتیە لە ساڵی 98 و 99 هەتاویش دووجار دەست بەسەر و لێپرسینەوەی لێکراوە. ئازاری خەڵک لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە پیرانشار. بەپێی هەواڵی گەیشتو و بەکرێگیراوانی ڕژیم لە ناوچەی بربەنەی پیرانشار بە کەڵکوەرگرتن لە ناو جلوبەرگی پێشمەرگانە خەریکی ڕاوڕووتی خەڵکیە و ناوچەن و داوای هاوکاری و یارمەتیان لێ دەکەن. شایەت حاڵانی ئەو ڕووداوە دەڵێن بەکرێگیراوانی ڕژیم بە کارت و جلوبەرگی پێشمەرگانە خۆیان نیشانی خەڵکی ناوچەی بربەنەی پیرانشار دەدەن و لەژێر ناوی پێشمەرگە ئازاری خەڵک دەدەن. ئەو ناوچانە کە بەکرێگیراوانی ڕژیم سەردانیان کردووە بریتین لە گردەسوور، پشتی گردەسوور، میلەنگەر و ئاوایی زیوکەی پیرەکان. بارینی یەکەم بەفری زستان لە کوردستان و گیرخواردنی دەیان ئۆتۆمبیل لە جادەکان. ڕۆژی چوارشەممە 2 خەزەڵەوەری 1403 یەکەم بەفری زستانی لە پارێزگاکانی ئازەربایجانی غەربی کوردستان باری و بەدەیان ئۆتۆمبیل لە جادەکاندا مانەتەوە. لە ڕۆژانی ڕابردوو کەشێکی سارد باکووری ڕۆژاوای ئێرانی گرتووەتەوە و پلەی ساردی هەروە لە ناوچە شاخاویەکان بۆ ژێر سفر دابەزیوە. ڕۆژی ڕابردوو یەکەم بەفری زستانی لە شارەکانی سەقەز، بانە، پیرانشار، سەردەشت، دیواندەرە، خۆی، سەڵماس، ماکۆ و چەند شاری دیکە باری و سەدان کەس بەهۆی خراپی ڕێگەوبان لە جادەکان مانەتەوە. ئازادی سامان یاسین بە وەسیقەی قورس لە زیندان. ڕۆژی چوارشەممە 2 خەزەڵەوەری 1403 سامان یاسین پاش 2 ساڵ بەندگران بە دانانی وەسیقە ئازاد و مەرەخەسی دەرمانی پێدرا. سامان یاسین هونەرمەندی بواری ڕەب لە ڕاوتی ناڕەزایەتیەکانی شەڕوشی ژینا لە شاری کەرەش دەست بەسەر و لە ژێر ئەشکەنجەدا ناچار بە دانپێدانانی زۆرەمەلی دژ بەخۆی کرا. ئەو بەندکراوە سیاسیە سەرەتا بە محاربە و ئێدام مەحکوم کرا، بەڵام حکومەکەی لە دیوانی باڵای وڵات ڕەت کرایەوە. سامان لە ماوەی بەندکرانیدا 2 جار ڕەوانەی نەخۆشخانەی دەرونی کراوە. ڕۆژی 29 خاکەلێوەی 1403 ئەو هونەرمەندە بەندکراوە بۆ جارێکی دیکە دادگایی و بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 5 ساڵ زیندان و دوورخستنەوە بۆ زیندانی شاری بابەک لە پارێزگای کرمان مەحکوم کرا. چوونی هەزاران ئاواری لوبنانی بۆ ڕۆژاوای کوردستان. لە ڕۆژانی ڕابردوو بەهۆی شەڕ و پێکدادانی نێوان حیزبوڵای لوبنان و ئەرتشی ئیسرائیل
هەزاران شارۆمەندی لوبنانی و سووری ئاوارەی ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان بوون. بە وتەی بەرپرسانی ڕۆژاوای کوردستان، بەشێک لە ئاوارەکان بە ڕەچەڵەک خەڵکی سووریەن و چەند ساڵ لەمەوبەر بەهۆی دەستپێکی شەڕی ناوخۆیی لە سووریە ئاوارەی لوبنان بوون. لە ڕۆژانی ڕابردوو بە هەزاران ئاوارەی لوبنانی و سووری لە ترسی بوردومانەکانی ئەرتشی ئیسرائیل ئاواری ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک بوون و لەلایەن خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستانەوە پێشوازیان لێکراوە. ئیدارەی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان داوای لە کۆمەڵگەی جیهانی و نەتەوە یەکگرتووەکان کردووە یارمەتیان بدەن و ئەوەی بتوانن ئیمکاناتی پێویست بۆ ئاوارەکان دابین بکەن. دەست بەسەرکردنی 4 چالاکی سیاسی لە باکووری کوردستان. بەیانی چوارشەممە 2 خەزەڵەوەری 1403 4 چالاکی سیاسی خەڵکی باکووری کوردستان بە ناوەکانی نەدیم تەرمیش، جەتین یەڵماز، مولازم ئایساڵ و دیار ئایساڵ لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان، ئەو 4 چالاکی سیاسیە لە هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەرماڵەکانیان لە شاری تەتوانی سەر بە پارێزگای بەدلیس دەست بەسەر کراون. هێزە ئەمنیەتیەکانی تورک وێڕای پشکنینی ماڵەکان دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانیان داگرتووە و بێڕێزیان بە بنەماڵەکانیان کردووە. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی دوورود. ڕۆژی چوارشەممە 2 خەزەڵەوەری 1403 کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی دوورود لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان، کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی دوورود لە ئاست نەدانی چەند مانگ هەڵدەست و پەرداخ نەکردنی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمینی ئیجتیماعی ناڕازین و داوای دەست لە کارکێشانەوەی فەرهەنگ ساڵی بەڕێوەبەری ئەو کارخانە دەکەن. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی ئازاد لە ئیسفەهان. خوێندکارانی وەرگیراوی ساڵی 1403 لە زانکۆی زانیاری پزیشکی ئازاد لە ئیسفەهان ڕۆژی چوارشەممە 2 خەزەڵەوەر دژ بە چوونەسەرەوەی نرخی شەهریە کۆبوونەوە. بە وتەی ناڕازیانی وەزارەتی پەروەردە لە ناکاودا نرخی شەهریەی زانکۆی زانیاری پزیشکی بە ڕێژەی 2 هێندە بردووەتە سەرەوە و ئەو بابەتە ناڕزایەتی خوێندکاران و بنەماڵەکانی لێکەوتووەتەوە. لە ڕۆژانی ڕابردووشدا خوێندکارانی زانکۆی ئازادی تاران بۆ ماوەی چەند ڕۆژ دژ بە گرانکردنی نرخی شەهریە کۆبوونەوە و ناڕزایەتیان بەڕێوە بردووە. سەپاندنی سزای زیندان بەسەر 2 هاوڵاتی بەهایی لە بابل. 2 هاوڵایەتی بەهایی لەلایەن لقیەکی دەستگای ئینقلابی بابلەوە بە کۆیگشتی بە 10 ساڵ بەندکران و بێبەشبوون لە خزمەتگوزاری کۆمەڵایەتی مەحکوم کران. بەپێی بڕیاری لقیەکی دەستگای ئینقلابی بابل، سۆزان عید محەممەد زادگان و نیوشا بەدیعی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام و بێڕێزی بە ئاینی ئیسلام هەریەکە و بە 5 ساڵ زیندان و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کراون. لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی کەرەجوو و گورگان. ڕۆژی چوارشەممە 2 خەزەڵەوەری 1403 6 بەندکراو لە زیندانەکانی کەرەجوو و گورگان بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بە ئەنقەست و درێژی سێکسی لە سێدارە دران. بەپێی راپۆرتەکان 2 بەندکراو بە ناوەکانی سەلام باباخان جعفەری و محەممەد کۆشکی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی قەزاڵ حەسەر لە سێدارە دراون. هاوکات لەگەڵ ئەو 2 بەندکراوە 3 زیندانی دیکەش بە تۆمەتەکانی کوشتنی بە ئەنقەست و دەستدرێژی سێکسی ئەعدام کراون کە 2 کەسیان خەڵکی ئەفغانستان بوون و ناسناویان ئاشکرا نەکراوە. هەمان ڕۆژ حکومی ئەعدامی بەندکراوێک بە ناوی ئارمین ئاقاچەلی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانی گۆرگان جێبەجێ کراوە. سێبەری شەڕ بە سەرێران و داڕمانی ئابووری وڵات. ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەرێران کاریگەریەکی لەسەر ئابووری وڵات داناوە و نرخی دولار 68,000 تمەنی تێپەڕاندووە و نرخی دراوی زێڕگەیشتووەتە 55 ملیۆن تمەن. لە ئەگەری وەڵامدانەوەی ئیسرائیل بەرامبەر بە هێرشی موشەکی ئێران بۆ سەرە وڵاتە، شڵەژان لە بازاڕی زێڕ و
دراوی بیانی دروست بووە و هەر دۆلارێکی ئەمریکی بە 67,000 تمەن مامەڵەی پێوە کراوە. لەلایەکی دیکەوە وتەکانی مەسعود پزیشکیان سەبارەت بە تەرخانکردنی 50% بودجەی ساڵی داهاتوو وڵات بۆ وەزارەتی بەرگری و هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی هەروەها بردنە سەرەوەی نرخی سوتەمەنی ڕێژەی هەڵاوسانی بە ڕادەیەکی بەرچاو زیاد کردووە و ئابووری وڵات لە ڕووخان نزیک بووەتەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی چەکداری بۆ سەر شیرکەتی هەوافەزایی تورکیا لە ئەنکارا. ڕۆژی چوارشەمە 2 خەزەڵەوەری 1403 دوو چەکدار هێرشیان کردوێتە سەر شیرکەتی هەوافەزایی تورکیا لە شاری ئەنکارا و لە ئەنجامدا 4 کەس کوژران و 14 تریش بریندار بوون. بەپێی ڕاگەیاندراوەکان سەرەتا تەقینەوەیەکی بەهێز ڕوویداوە و دواتر دوو هێرشبەری ژن و پیا و بە چەکی ئۆتۆمات چوونەتە ژوورەوە و ڕاستەخۆ تەقەیان لە کارمەندانی شیرکەت کردووە. جێگەی ئاماژەیە کە میدیاکانی تورکیا لە زاری چەند بەرپرسی ئەمنیەتیەوە ڕایگەیاندرا بوو کە هێرشبەرەکان چەند کەسیان بە بارمتە گرتووە و هێشتا هیچ گروپێک بەرپرسیارەتی و هێرشەی لە ئەستەوە نەگرتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.